شهید خەجەباوە شێرە ژن بوو یەکەم ئافرەتی کوردستان بوو زۆر بە ئەماستەتەوە ئەو ڕۆژی کە شەهید بوو من بەخۆم لەگەری بووم هەتا برایەتی لەگەر دایکم بووم هەتا گولەی بەدەستی کرد لەگەر داکم بوو دوایە گوتی ئێوە دەبی بگەڕێنەوە داکم زۆر کورتپەروەر بوو داکم لێرکوان لە دەست حیزبی بەعزرای دەکرد دەچۆ ناو پێشمەرگان بەخۆم زۆر جاران گچکە بووم لەگەری بووم یعنی زۆر شێرە ژنێک بوو نەبوو نەوەی داکم ئەمە ناگەوینە لینگەکی داکم لە بۆ مەردایەتی و سەربرندایەتی داکم مەرمان لە برایەتی بوو ئەلێرە بوو بە بەستە پیازەدا ڕۆیشت و بە هاوار و خەرچی هینا دەرێ و خەرچی هینا سەرجادە و هەتا پێشی هۆڵی زەرد لە پێش هۆڵی زەرد گولەکی بەدەستی کرد لەوێ ڕۆیشت دوو چەفێ لەسەر بوو چەفێکی لەسەر کردەوەیکی لە دەستی ئاران ڕۆیشت هەتا پێش محافەزە لە پێش محافەزە منزومە لە تەنیش محافەزە بوو لە پێش منزومەی گولەکیان لە نیوچەوانی داکمدا گولەی قەناس لەوێ گیانی پاچی سپارت بەداخەوە دۆخی ئێستا و ئەو کاتی زۆر جیاوازی هەیە زۆریش فەرقی هەیە ئەو کاتی خەرک کوردایەتیەکی بە جددی دەکرد نەبوو شتی وەکوی ئێستا گۆڕایە هەموو شتە گۆڕایە ئەمە بە پاش ئەوەی کوردایەتی کردی بە در و بە گیان بە پاش کەتیە ئەوەی هیچی نەکردی هاتیتەوە پێش زۆر بەداخەوە وەکو هەمیشە کە ئافرەتانی کوردستان دەورێکی زۆر کاریگەریان هەبووە لە ئازادکردنی نیشتیماندا لە شەهید لە ڕاپەڕینیشدا بە هەمان شێوە بە هەمان گورجوتینەوە پێش پیاوان کەوتون و یەکەم شەهیدیش دەبێتەوە شەهیدی ئافرەت لێرە ئامادەین بۆ ئەوەی کە پێی بڵێنەوە شەهید بوونی تۆ سەروەریەکی زۆر گەورەیە بۆ تەواوی ئافرەتانی کوردستان تۆ لەم ڕۆژەدا بوویتەوە بە پێشەنگ بۆ ئێمە و ئێمە هەمیشە وەکو ناوەیەکی گەورە وەکو ئەستێرەیەکی گەشی ئاسمانی کوردستان تەماشات دەکەین و چیرۆکی نیشتیمان پەروەری تۆ چیرۆکی ئازادی تۆ نەوە بەنەوە بۆ نەوەکانی داهاتوو دەگەڕێنینەوە تۆ پێشەنگی کچانی کوردستانی ئەمڕۆ لێرە ئێمە یادت دەکەین یادت بەخێر بەڵام لە هەمان کاتیشدا پەیمانت دەدەینێ لەسەر ئەو ڕێبازەیە کە هەی و ڕێبازی تۆ بەردەوام بین Daud Mazda,